لە مانگی 2023 کوردستانە بەجێشت و گەڕایتەوە لە 2002 بەجێ لە 2023 ئەو مافانەی کە هەبوو لە نەرجۆک و پەنابەر هەمویان لێ ساندیتەوە وەستێنرا با بڵێن ئێستا بەس تەنها لێرەی ئەژنا مافی پەنابەریت نییە هیچ مافێکم نەماوەسە مانگێکی ترا وچمە نۆیەم ساڵەوە کەیتر من هەر لە ماڵەوەم و هیچ مافێکی حتا سەحیشم نییە. ئەی چۆن ژیان بەسەرە بێتوانی ژیان طبعا خێزانم لە ڕەوزەی مناڵانە تر بەڕاتوی ئەوە ژین و بەڵێ تر ئەی وەکو بەچیەوە مەشغوڵە بی مەسەن لە ماڵەوە بی چۆن یعنی ئەگەر من ڕۆژێکی ئاسایی چۆنە بێتە سەر بەفەزلی خوای گەورە من بۆ خۆم هەر لە کۆنەوە هەر شەیدای کتێبم و خوێندنەوە و ئێستاش زەمەنی ئینتەرنێتە تر لەسەر کۆمپیوتەر و ئینتەرنێت و نووسین و تەرجمە و ئەمانە ڕەنگە ڕۆژی وا هەیە 15 ساعت لەسەر کۆمپیوتەر زیاتر مەشغوڵم پێوەی بۆ مەشغوڵی بەڵێ بێگومان ئەوەندە مەشغوڵم ئێستا جارێ مەجالم نابێت جوابی تەلەفۆنێ بدەم. جیازێکی زۆر نابینی لە شاخەوە و لە چەکەوە و لە خۆی ئەبێت تۆوا بگونجەی لەگەڵ بیئی کە بەسەر تا فەرزەکری خۆ ناکرێ من ئێستا بڵم ئەو زمانی کە ئەوەندە سەفەرمە کردووە ڕۆیشتمەوە هات من هەر پێم ناکەوتە هەرز جاری وا هەبوو لە 3 ڕۆژە لە 9 ڕۆژە چوومەتە 4 وڵاتی ئەوروپی بە شارەکانیەوە هیچ جیاوازی محاضرەیە لێرە خوتبەیەک لێرە دەرسێک لێرە شتێکی تر نیشاتێکی تر پارە کۆکردنەوەیەک لێرە گەڕاوم بە هەمویانە بەڵامی تر خۆێستا نابێت خەفەت بووە بخۆم بڵێم وەڵا ئەو زەمانەوە ئەڕۆشتم ئێستا ئەمان لێ سندومەت و لیان سندومەتەوە دەفتەرێکە دایان خۆیان وەریان کرد